ئەزیزان سڵاو، پیرۆزبایتان لێکم بە بۆنێ گەشتتان بە قۆناغێکی نوێی ژیانتان. بە پێویست مازانی زنجیرە ڤیدیۆک تۆمارکەین بۆ باسکردنی قۆناغ یەکەمی کۆلێژە پزیشکیەکان، بۆ ئەوەی زانیاری و بەچاڕوونێکی باشتان پێ بدەین و تۆزە لە بەربەستانە کەمکەینەوە کە لە قۆناغی یەکەمە ڕوبەڕووتان نەبنەوە. یەکەم کۆلێژیش بە پزیشکیدان دەست پێکەین کە کۆلێژەکەتان پێ ناسێنین و داهاتووکەی و چەند تەوەرێکی تتان بۆ باسەکەین. ئێستاش دەچینە لای کاکی برایم بۆ ناساندنی کۆلێژەکە. سڵاتان لەبێت خۆشەویستان، هەوڵە دەم بتوانم بچەند خولەکی کورتە بە تەواوەتی بۆتان ڕوون بکەمەوە کە کۆلێژی پزیشکیدان چییە، بۆ ماوەی چەند ساڵ تۆ لەم کۆلێژەدا دەخوێنیت و زمانی سەرەکی خوێندن لە کۆلێژەکەیە چییە و ئەم کۆلێژە لە چەند شاری هەرێمی کوردستان هەیە، بە تایبەتیش کۆلێژی حکومی و هەروەها سەبارەت بۆی کە تۆ ساڵەکانی خوێندن ئەم ساڵانی کە لەم کۆلێژە خوێنی فێری چی ئەبیت باسی ئەوەش دەکەم و هەروەها دوای ئەوەی کە تۆ ئەم کۆلێژە تاوکرد ساڵەکانی خوێنی ئەم کۆلێژە تاوا کرد ئایا توانی ڕاستەخۆ کلینیک دابنی یاخود پێویست بە خوێندنی ماستەر و دکتۆرا دەبێت باسی ئەوە ناکەم. سەبارەت بۆی کە پرسیاری یەکەم کۆلێژی پزیشکیدان چییە، ئەم کۆلێژە هەر بە ناوگەشتیا دیارە خوێندکار بە جۆرێک پەروەردەکرێت کە ببێت بە پزیشکیدان بتوانێت چارەسەری نەخۆش بکات و بۆ ساڵەکانی خوێندنیش لەم کۆلێژەدا تەنها 5 ساڵەوەتە 5 قۆناغ هەر قۆناغەکەش لە دووەرزی جیاواز پێک دێت. سەبارەت بە زمانی خوێندنیش لەم کۆلێژەدا زمان ئینگلیزیەوەتە خوێندکار پێویستە ئاسی زمانی ئینگلیزی باش بێت، گەر بێت و باش نەبێت ئەو بەدڵنیاییەوە بربەستێکی زۆری بۆ دروستە بێت و هەروەها لەسەرەوەی کەم کۆلێژە لە چەند شاری هەرێمی کوردستانە هەیە، بە تایبەت تەنها لە 3 شاردا هەیە، لە سلێمانی، هەولێر و دهۆک و هەروەها بەشی پەرستاری دانیشەیە کە ئەوە لە پەیمانگایە ئامۆژگاریشم بۆتانەوەیە کە بە هیچ جۆرێک نەچنەوە بەشەوە. و هەروە سەبارەت بۆی کە ساڵەکانی خوێندن لەم کۆلێژدا فێری چی ئەبیت، تۆ لە ساڵانی خوێندن لێرە بە شێوەیەکی گشتی کەمە بابەتێکی زۆر هەڵگە باسی بکەم، بەڵام بە شێوەیەکی گشتی فێری هەموو بارەکانی پزیشکی دانەکری نەک بە شێوەیەکی تایبەت، واتە تۆ شارەزایەکی گشتیت هەیە، ناتوانانی دوایەوەی تۆ 5 ساڵەکەت تەواو کرد ئەو 5 ساڵی خوێنی لێرە تەواوت کرد بچی جوانکاریک بوو بکەی، ئاتە ئەوانە خوێندکارێک کە قۆناغی 5 تاوا کردەوە ناتوانێت، پێویستە بچێت ماستەر یاخود دکتۆرا، پێویستە درێژە بە خوێندنەکەی بدات تاوەکو بتوانێت لەو بوارە زیاتر شارەزا بێت بۆی ئەو کارانە ئەنجام بدات. و هەروەها سەبارەت بەوەی کە دوای ئەوەی تۆ ئەم 5 ساڵە تەواو کرد ئایا توانی کلینیک دابنەی یاخودنا دوای یەکەم 5 ساڵە تەواو کرد کلینیک ئەتوانی دابنەی بۆ خوێنی ماستەر و دکتۆرا پێویست نییە، واتە ئەگەر تۆ ماستەرت هەبێت دکتۆرات هەبێ یاخود نەشت بێت ئەوە هەر دەتوانی کلینیکی خۆت دابنەی و لەسەرەوەی ئایا ڕاستەوخۆ دوای 5 ساڵەکە ئەتوانی کلینیک دابنەی ئەوش ناتوانی، واتە دەبێت ساڵێک خۆبەخشی بکەیت، ساڵێک یاخود زیاتر خۆبەخشی بکەیت تاوەکو بتوانی کلینیک دابنەی کە لەلایەن سندیکای پزیشکانی دانا و ڕێگەت پێدرێت تا کلینیک دابنەی. ئێستاش هاوڕێم لەنیا باسی جیاوازی نێوان کۆلێژی پزیشکی گشتی کۆلێژی پزیشکی دانتان بۆ دەکات. سڵاو، ئەمە جیاوازێکتان بۆ بکەم لە نێوان کۆلێژی پزیشکی ددان و کۆلێژی پزیشکی گشتی لە ڕۆژماڵی ساڵەکانی خوێندناوانە لە کۆلێژی پزیشکی ددان 5 ساڵە و لە کۆلێژی پزیشکی گشتی 6 ساڵە. لە پاش تەواوکردنی 5 ساڵی خوێندن لە زانکۆ خوێندکار شەهادەی بەکالۆرۆس بەدەستێنێت کە لە دوای 1 بۆ 2 ساڵ خزمەتکردن ئەتوانێت بەم شەهادەیە کلینیکی خۆی دابنێت، بەڵام لە کۆلێژی پزیشکی گشتی بەو جۆرە نیە و لە دوای 1 بۆ 2 ساڵ مقیمی پێویستە خوێندکار دووبارە بخوێنێتوانێت تاوەکو بتوانێت بەو شەباوەکەی خۆمان عیادەی خۆی دابنێت. لە کۆلێژی پزیشکی ددان لە قۆناغی 1 تا 3 هەمانە وانانە خوێنرێت کە لە کۆلێژی پزیشکی گشتی ئەخوێنرێت، بەڵام بە دیتێڵێکی کەمتر لەگەڵ ئەوانانی کە پەیوەندیدارن بە کۆلێژی پزیشکی ددانەوانە وانە پراکتیکەکان لەسەر مانیکان و فانتۆم و واکس و کۆمەڵە بابەتی تر ئەنجامەدرێت تاوەکو خوێندکار بتوانێت لە قۆناغی 4 و 5 بەڕاستەوخۆ نەخۆش وەربگرێت و لە قۆناغی 4 و 5 وانەکان بە تەواوەتی پەیوەندیدارە بن بە کۆلێژی پزیشکی ددانەوانە و دواتر هاوکارم هێنت باسی وانەکانی قۆناغی یەکتان بۆ کات. سڵاو، خوێندن لە کۆلێژی پزیشکیدان بە شێوەی سیستمی بۆڵۆنیا کە پێک هاتووە لە 2 سیمیستەر، هەنێک لەوانەکانی هەردوو سیمیستەرەکە هاوبەشن لە نێوان قۆناغی یەکەمی هەموو بەشەکانی زانکۆی سلێمانی. سیمیستەری یەکەم کە پێک هاتووە لە 7 دوانە، یەکەم و گرنگترین یانوانەی دەنتەڵ ئەناتۆمیە کە ڕاستەوخۆ پەیوەندیدارە بە کۆلێژەکە و پێویستە خوێندکار گرنگیەکی تەواوەتی پێبات بە شێوەی تیۆری و پراکتیکی ئەخوێنرێت. لە تیۆریا خوێندکار ئاشنای شێو و پێکهاتە و زانیارە بنچینەیەکانی پەیوەندیدار بەدانەوە ئەبێت. بەشی پراکتیکی پێک هاتووە لە درۆینگ و کاروینگ. درۆین واتە کێشانی شێوەی دانەکان، بەڵام کاروینگ کە زۆرینی خوێندکاران کێشیان لەگەڵا هەیە واتە دروستکردنەوەی دان لەسەر واکس بە پشتبەستن بە زانیاریە تیۆریەکان کە ڕاستەوخۆ پەیوەندیدارە بە خولیا و کاری دەستی خوێندکارەکە و ئەکرێت بە هەوڵدان و دووبارەکردنەوەی زیاتر باشتر بیتیا و بەرەو پێش بچیتە. CO ئەناتۆمی یەکێکی ترە لەوانەکان کە زۆر نزیکە لەوانی زیندەزانی پۆلی 12ەوە، تیا خوێندکار فێری پێکهاتە و فرمانەکانی چەند بەشێکی دیاریکراوی جەستا ئەبێ بە شێوەیەکی سەرەتایی.
مدیکال ترمینۆلۆژیەکێکی ترە لە وانانەی کە پێویستە خوێندکار گرنگیەکی تەواوەتی پێبات تیا خوێندکار ئاشنای زاراوە پزیشکەکانە بێت کە سوودی ئەبێت بۆ تەواوی ساڵەکانی خوێندنی پزیشکی. یەکێکی تر لەوانەکان بریتە لە کۆمپیوتەر کە تیا بە شێوەیەکی گشتی باسی بەشە جیاوازەکانی کۆمپیوتەر و بەکارهێنانی بەرنامەکانی پاوەرپۆینت و وۆرد و ئەکسڵەکرێت. هەروەها کوردۆلۆژی کە باسی مێژوو زمانی کوردی ئەکات. هەروەها ئینگلیزی کە تیا ئاستی خوێندکار بەرەوپێشە برێت لە قسەکردن و گوێگرتن لە زمانی ئینگلیزی. کۆتاوانش کە ڕاستەوخۆ پەیوەندی بە سیمینار و کاری گروپاتی خوێندکارەکانەوە هەیە بریتە لە یونیڤرسیتی وۆرک ئینڤایرۆمنت ئەموانێت تاقیکردنەوەی نییە بەڵام ئەگەر خوێندکار ئیهمال بێت و گرنگی پێنێت ئەکرێت یا بکەوێت و دەرنەچێت. سڵاتان لەبێت من ئەمڕۆ باز لە دەرسەکانی سمستەری دووەمەکەم کە لە کۆلێژی پزیشکی ددان لە زانکۆی سلێمانی لە قۆناغی یەکەم ئەخوێنرێ. بەڵام پێش ئەوە پێم خۆش بۆ ڕوونکردنەوەیەکی بچووک بم لەسەر ئیسیتیەسەکان و چۆنەتی بەدەستهێنانی ئیسیتیەسی تاو کە ئەمە پرسیاری زۆربەی خوێندکارانی قۆناغی یەکەمە. بەگشتی لە زانکۆی سلێمانی لە قۆناغی یەک لە کۆلێژی پزیشکی ددان لە کۆی 6 ئیسیتیەس کە 30 ئیسیتیەس لە سمستەری یەکەم و 30 ئیسیتیەسەکەی تر لە سمستەری دووەمە خوێندکار پێویستە لانی کەم 52 ئیسیتیەس کۆ بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت لە قۆناغی یەکەم تێپەڕ بێت. بەڵام دەرسێکمانەیە کە دەرسی سەرەکیە لێرە ئەوش دێنتەڵ ئەناتۆمیە کە پێویستە خوێندکار لەم دەرسەیە دەربچێت واتە ئەگەر ئیسیتیەسی تاویشی هەبێت لەم دەرسەیە دەرنەچێت ناتوانێت قۆناغی یەکەم ببێت. ئێستا ببین باسی دەرسەکانی سمستەری دووەم بکەین. یەکەم دەرس مێدیکال بایۆلۆجیە کە بە شێوەی سیۆری و پراکتیکیە خوێندرێت و لە سیۆریەکەیدا باز لە شانشینی بەکتریا ئاکا بەگشتی و لە پراکتیکەکەیدا خوێندکار ئامادەکردنی سلاید و جۆرەکانی میکرۆسکۆپ و هەروەها سیرکردنی سلاید لەژێر میکرۆسکۆپ وەرەگرێت. یەکێکی تر لە دەرسەکان پرۆفیشنال سکیلە کە پرۆفیشنال سکیل هاوشێوەی یونیڤرسیتی وەرک ئینڤایرۆمنت ساقیکردنەوەی تێدا ئەنجام نادرێت باز لە ئەتەکێتی قسەکردن و کارامەیەکانی خوێندکاران ئەکا بەگشتی. یەکێکی تر لە دەرسەکانمان فیزیکال ئێدوکیشنە کە پەروەردەی جەستەییە پەیوەندی نێوان وەرزش و تەندروستی ڕوونەکاتەوە بە شێوەی سیۆری و پراکتیکیە خوێندرێت. یەکێکی تر لە دەرسەکان مدیکال کیمستری بە شێوەی سیۆری و پراکتیکیە خوێندرێت. لە سیۆرەکەیدا خوێندکار گرد و گەردی لەو ئەتۆمە خوێنێت و هەروەها لە پراکتیکەکەیدا کردەی تایتریشنە خوێنێت کە پێشتر لە پۆلی 12 زانیاری لێی وەرگرتووە. یەکێکی تر لە دەرسەکانمان مدیکال فیزیکسە کە بە شێوەی سیۆری پراکتیکە خوێنرێت. لە سیۆریەکەیدا باز لە کۆمەڵێک گشتی فیزیای گشتیەکات وەکو فیزیایی گۆڕانە کیمیایەکان و پەیوەندی لێزەر بە دەنجستریەوە و هەروەها بە شێوەی پراکتیک خوێندکار ئەو بابەتانێک کە لە پۆلی 12 خوێنوێتی وەکو درێژی بەندۆڵ و کۆمەڵێک بابەتی تر لێرە بە شێوەی پراکتیکەی خوێنێتەوە. وشانی باسە بۆ ئەم ساڵ دەرسی مدیکال کیمستری لەگەڵ دەرسی سیۆ ئەناتۆمی ئاڵوگۆڕ کراوەتە کیمستری لە سمستەری یەکەم و سیۆ ئەناتۆمی لە سمستەری دووەمدا خوێنرێت. ئێستاش لەگەڵ هاوڕیانم چەند ئامۆژگاریەک لە ئەزمموی خۆمانەوە پێشکەشەکەین بە ئێوە. یەکەم ئامۆژگاری من بۆ ئێوە ئەو ڕستەی کە لە سەرەتای هاتنتان بۆ کۆلێژی پزیشکی هەتاکو کۆتایی ژیانتان گوێتان لێبێت. بەڵام ئەو ڕستەیە بە هیچ شێوێ مانای ئەوە ناگەێنێ کە ژیانی تۆ تەنها بریتی بێ لە سعی و سعی. ڕاستە ئەبێ بواری سەرەکی ژیانی تۆ پزیشکیەکە و سعیەکەت بێ. بەڵام ئەگەرەتەوێت دکتۆرێکی سەرکەوتوو دەرکەوتوبی ئەبێ لەگەڵ خوێنە پزیشکەکەشدا چەند لایەنێکی تر بەپێی پێویستی و لاوازی خۆت لە خۆتا پەرە پێ بدەیت. ئامۆژگاری دووەم من بۆ ئێوە ئەوەیەکە ئەگەر تۆ خەون و ئامانجت کۆلێژی پزیشکی گشتی بووە بەڵام لە پزیشکی دانیا خودەر کۆلێژێکی تر وەرگیراوی بە هیچ شێوەیەک ئەوها بیر نەکەیتەوە کە خەون و ئامانجەکان لەناوچوون. تۆ تەنها کۆلێژەکەت گۆڕەوە لە پزیشکی گشتیەوە بۆ پزیشکی دان بەڵام خۆن و ئامانجەکانت بە هیچ شێوێ نەگۆڕاون کە بریتی بوون لە چارەسەرکردنی نەخۆش و خزمەتکردن بە کۆمەلگا. بۆیە ئەگەر توانیت حەز و ئارەزوو لەو کۆلێژەی ئێستادا دروستکە کە تیایدایت ئەگەر لەبەر خاتری کۆلێجەکە خۆشی نەموو بێ لەبەر خاتری خەون و ئامانجەکانت بێ ئەوە دڵنیا دەکەمەوە خەون و ئامانجەکانت زۆر بە ئاسانی بەدەست دێن. سڵاو ئامۆژگاری ئێمە بۆ خوێندکارانی قۆناغی یەکەمی کۆلێژەکەمان یەکەم شتێک کە زۆر بە گرنگ و بە پێویستم زانی باسی لێ بکەم ئەوەیە کە تۆ کاتێ دێتە کۆلێژی پزیشکی دان ئەگەر بێت و ئەم بەشی دڵخوازی خۆت بێ یاخود نەبێ شتێک کە زۆر گرنگەوە ئەکات تۆ بە شێوەیەکی ئاسانتر فێربی و شارەزاتر دەرچی ئەوەیە کە تۆ پێش هەموو شتێک بەشەکەت خۆش بێ چونکە بەڕاستی شتێک کە من هێشتا لەنێو خوێندکارانی قۆناغی خۆمانە ئەیبینم ئەوەیە کە هێشتا ئەو خۆشەویستیان بۆ دروست نەبووە ناتوانن تەواوی وزەی خۆیان بخەنەگەر بۆی کە فێر بن بۆیە ئەگەر ئەتەوێت سەرکەوتوبی و شارەزابی و فێربی یەکەم شتێک بەشێکی خۆتت خۆش بێ پاشان هەوڵی بۆ بدە. دووەم شتێکیش کە ئەمە باسی لێ بکەم لە خوێنی چۆنیتی خوێنی وانەکاندا بۆ خوێندکارانی قۆناغی یەکەم ئەوەیە کە
ئێمە لە بەشی کۆلێژی پزیشکی ددان خوێندنی وانەی سیۆری پراکتیسمانێ هەوڵ بدەن لە پاڵ خوێندنی وانەکاندا بە شێوەیەکی گشتی گرنگی زیاتر بۆ بابەتانە بدەیت کە وابەستن بە بەشەکەمانەوە و ئەکەن لە داهاتوودا پزیشکێکی شارەزاتر و سەرکەوتوتر و باشتر لە دەربچێ هەروەها هەوڵ هەمیشە بەردەوام بە لە هەوڵدان و هەوڵ دەشتی جیاوازتر فێربی بە گوێدانی هیچ کەسە و هیچ بارودۆخێک و کاتەکانی خۆشتان بە فیرۆمەدەن و تاکە ئامۆژگاری منیش بۆ ئێوە ئەوەیە تکاتان لێکم ئەو کاتێک کە لە قۆناغی یەکەمە هاتانە بە فیڕۆی مەدەن چکە قۆناغی یەکەم کاتێکی زۆرتانەیە لە قۆناغەکانی دواترە 2 3 و 4 5 کاتان بە تەواوەتی کەمە بێتەوە بەڵام ئەو کاتی قۆناغی یەکەمە کاتێکی زێرنێت تاوەکو بتوانی پەرە بەلایەنێکی تری خۆر بدە یەشێک لەوانە فێربوونی زمانە کە هەست کەسێک کێشەی زمانی هەبێت زمانی ئینگلیزی بە تایبەتی ئەتوانێت لە قۆناغی یەکەمە زۆر باش پەرەی پێ بدە. ئامۆژگاری من بۆ خوێندکارانی قۆناغی یەکەم ئەوەیە کە و هەڵەی من و زۆرێک لە خوێندکارانی تری زانکۆ ئەنجاممانناوە کەویش ئەوەیە سایەکانمان بەجێهێشتۆ بۆ شەوانی پێش ئیمتیحان ئەوان دووبارەی نەکەنەوە چونکە لە شەوی پێش ئیمتیحانات کۆمەڵێک محازەڕی زۆریان بەسەرا کەڵەکە بێ کە ناتوان زەبتی بکەن بۆ شێوش بەیانیە چنە ئیمتیحانەوانە لەگەڵەوەی کە شەوی پێش ئیمتیحان سەعیان تیا کردووە بەڵام بیریان نایەتەوە ئیش هۆکارەکەیەوەیە کە ڕۆژانە پشتگویان خستە و سەعیان نەکردو هیوادارمەوە هەڵەی دووبارە نەکەنەوە. سڵاتان لەبێ خوێندکارانی ئازیز ئەو بابەتی کە من ئەمەوێت بۆتانی باسکەم بابەتی جیاواز بوونە بێگومان ئێمە ڕۆژانە کە سەری سوشیال میدیاکەن یان سەری هەر ئەپلیکیشنێکەکەین لە موبایلەکانمان ئەگەر پۆستێکیان ڤیددیۆک دووبارە بێت ئەوە ئامادەنین تەماشاشی بکەین بە خێرای تێپەڕێکەین و دەچین بە دوای شتی نوێدا ئەگەڕین شتی تازەتر و لە بواری پزیشکی تا و لە هەر بوارێکی تر لە ژیاندا ئەگەر پزیشکی نەبێت پێویستەکە تۆ جیاواز بیت لەوانی تر بۆ ئەوی بتوانانی دەرکەویت بۆی بتوانانی خزمەتی کۆمەلگا بکەیت چونکە هیچ کام لە ئێمە حەزمان بەشتی دووبارە نییە و ساڵانە خوێندکارێکی زۆر کۆمەڵە پزیشکێکی زۆر تەخەڕوجەکەن و تەواوەکەن و دەڕۆنە عیادەکان بۆ ئەوی بەدوای ئیشی خۆیاندا بگەڕن و ئەوەی کەوا ئەکات تۆ لەوانی تر جیاواز بیت و لەوانی تر سەرکەوتوتر بیت ئەوە جیاوازبوونی تۆیە لەوان و بۆیە سەرەکی ترین شت ئەوات لێ ئەکات تۆ جیاواز بیت لەوانی تر حەز و خۆشەویستی خۆتە بۆ ئەو بوارەی کە لێ ئەخوێنیت ئەگەر پزیشکی نەبێت هەر بوارێکی تر بێت هیچ کات بوارەکەی خۆت بەکەم سێر مەکە و هیچ کاتێکیش لە هەر بەشێک وەرگیراویت بە سوک سەیری مەکە و بۆیە حەز و خۆشەویستی بۆ بەشەکەی خۆت هەبێت تا بتوانیت لە بوارەکەی خۆتا سەرکەوتوو بیت و جیاواز بیت لەوانی کە زۆر سپاس. سەرتاکێنە زانکۆ ڕوبەڕوویشە ناڕەحەتیەکە بنەوەیەکێ لەوانە تەنەگەشتنە لەوانەکان بەهۆی ئەوەی زۆربەی وشەکان بۆتان تازە ئەبن ئەمە شتێکی زۆر ئاساییە و بە هەوڵدان باشترە بن و هەروەها باشترین شتێکە لەم قۆناغی ژیانتانە بۆ خۆتانی بکەن بریتیە لە بەرەو پێشبردننی ئاستی زمانی ئینگلیزیەکەتان چونکە لەمەوە چەندین دەرگایتری بەسوود بەڕووتانە ئەکرێتەوە لەم قۆناغەیە هەوڵ بن مەترسن شتی نوێ تاقی بکەن و نوێگەری بکەن و ڕێگەی سەرکەوتنی خۆتان بدۆزنەوە ئەوەش بزانن کە لەگەڵ هەموو کەوتنێکا فێربوونێکەیە. ئامۆژگاری من بۆ ئێوە ئەوەیە حەز و خولیاکانی خۆتان تێکەڵ بە پیشەکەتان بکەن تاوەکو لە داهاتوە دکتۆرێکی سەرکەوتوتان لێ دەربچێ. سەردا پیرۆزبایی لە خوێندکارانی کەم ساڵاتونەتە کۆلێژی پزیشکیدان هیوادارم بە ئامانجەکانیان گەشت بن و ئامۆژگاریشم بۆ خوێندکارانە کە تازە وەرگیراون هیوادارم بۆ ئەوە نەخوێنن کە تەنها نازناوی پزیشکی وەربگرن و بخوێنن کە نازناوەکە دروست بکەن. لێرە شۆگەشتینە کۆتایی ڤیدیۆم جارە بە هیوام توانی بێت ماسوودێکتان پێ بگەینین وەلایکەمە کورتیمان ببورن چکە حالێن لە تاقیکردنەوەیەکی زۆر داین و مەجالمان زۆر کەمە بەڵام سۆر بین لەسەر ئەوەی کە ئەم ڤیدیۆ تۆمار بکەین بۆیە بتوانن شێریکەن بۆ زۆرترین هاوڕێتان گەرزان لە هەر کۆلێجێکی پزیشکیە و بەتایبەتتر کۆلێژی پزیشکیدان لینکی مەلزەمەکانی قۆناغی یەکەم بە وەرگێڕانەوە لەگەڵ شەرحکردنەکەی لە دیسکریپشنی ڤیدیۆکە دانێ بۆتان کە چەناڵێکی تیلگرامە ئەتوان جوینی بنووس و دیلێ وەرگرن لەگەڵ لینکی پۆستی وێبسایتێک کە زانیاری زیاتر و ورتری لەسەر کۆلێژی پزیشکیدان و پسپۆڕەکانی تێدایە. هەتاوەکو ڤیدیۆیەکی تر بەخوای گەورتان سپێرم هەر شاد بن.